بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. من ئەحمەد ڕەفیقم لە بەرنامەی میوان بە دیدارتان شادەمەوە. هۆکاری دووری نێوان لایەنە سیاسیەکان بۆچی دەگەڕێتەوە؟ هەتا دێ هەڕەشە و مەترسیەکان لەسەر قوارەی هەرێمی کوردستان زیاتر دەبن. پلان و بەرنامەی حزب و لایەنە سیاسیەکانی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ڕوبەڕووبوونەوەی هەڕەشەکان چین لە ئێستادا. هەموو ئەوانە گفتوگۆ دەکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر کاوە مەحموود، سکرتێری حزبی شووعی کوردستان. کاک دکتۆرم کاتت باش. کاتت باش چاوان. سەرەتا پێم خۆشە لەسەر بارودۆخی هەرێمی کوردستان گفتوگۆ بکەین. دووری نێوان لایەنە سیاسیەکان بۆچی دەگەڕێنەوە؟ هۆکارەکان چین؟ ئایا ئەم دووریە نابێتە هۆکارێک بۆ ئەوەی مەترسیەکان زیاتر بن لەسەر قواری هەرێمی کوردستان؟ ئەو هەلومەرجێکە هەیە لە پەیوەندی نێوان لایەنە سیاسیەکان بۆ دەگەڕێتەوە کە بەرژەوەندی بەرتەسکی حیزبایەتی و کە بۆتە دیدێک لە هەڵسەنگاندن و مامەڵەکردن لەگەڵ تێکرای ڕووداوەکان و پێشاتەکان بنەمایەکە بۆ پەیوەندیەکان بەتایبەتی نێوان حیزبە سیاسیەکانە و بەتایبەتی نێوان ئەو حیزبانەی کە نەناو ئیتیلافی دەسەڵاتدان و نەناو ئیتیلافی دەسەڵاتیشدا ڕاستەخۆ پەیوەندی بە پارتی و بە پەیوەندی بێچێتیەوە هەیە. تێکرای ئەو حاڵەتە یان ئەو ڕەشەی کە دروست بووە کە ئەوەندە باس کراوە بابەتی دوو ئیدارەی و بابەتی کێشەکانی حکومڕانی و دوو زۆنی و نەبوونی هێزی پێشمەرگە یەکگرت و نەبوونی ئاسایشی یەکگرت و بابەتەکان زۆرن. ئەگەر هەمووی کۆی بکەیتەوە بۆی زۆرجا ئەوەندە باس کراوە خەریکە پێتامە بێت. ئەوەیە کە قەیرانێکی حکومڕانی هەیە. ئەگەر تێکڕای ئەم دیاردانە کۆکەیتەوە هەمووی کۆبێتەوە لە بابەتێک لە دیاردەیە کە پێڵن قەیرانی حکومڕانی لە کوردستانە. قەیرانی حکومڕانی لە کوردستانە هەر بابەتی سیاسی نییە پەیوەندی لایەنەکان، بابەتی سیاسەتی ئابووریشە کە پیادا کرێن و ئایا ئەم حکوومەتە بیر لە گەشی پێدا دەکاتەوە، بیر لە ژیانی گوزەرانی خەڵکی دەکاتەوە. واتە سیاسەتی ئابووری، سیاسەتی بەڕێوەبردننی حکومڕانی، ئەمانە هەر هەمووی قەیرانێکی دروست کردووە کە پێڵێن قەیرانی حکومڕانی. ئەم قەیرانە حکومڕانیە بەنسبەت کوردستانەوە قورسایەکی زۆری هەیە. قورسایەکەی یەکێک لە لایەنەکەی ئەوەیە کە بە بەردەوامی کیانێکی کوردستانی هەرێمی کوردستان هەیە، بە بەردەوامی ئەم کیانە ڕوبەڕووی هەڕەشە و مەترسیە بێتەوە لەلایەن بەغداوە، لەلایەن تارانەوە، لەلایەن ئەنکەراوە. و جگەلەوە ئەو لایەنانەی کە ئەوەیە کە داکۆچی لەم کیانە بکە بێنێتەوە کە بیر لەوە بکاتەوە، زیاتر وا بیرەکاتەوە کە پشت بەسێ بە هۆکاری نێودەوڵەتی. لە کاتێکە هۆکاری سەرەکی بۆ پاراستنی کیانی هەرێمی کوردستان و پاراستنی کوردستانی باشوور بەگشتی و بیرکردنەوە بۆ تەواوکردنی ئەرکەکانی زوتنەوەی ڕزگاری خوازی نیشتیمانیگەری کوردستان، لەوە دەست پێکاتەوە کە ڕەوشێکی نوێ لەسەر بنەمای متمانە دروست بێن نێوان خەڵکی کوردستان و نێوان دەسەڵاتی سیاسیە. ئەم بێمتمانیە وای لێ کردووە کە ئەم کیانە داواز بێ و توانای ڕوبەڕووبوونەوەی ئاڵنگارەکانی نەبێتەوە و جاری وایە خۆشی بەشدارە لە دروستکردنی ئەو ئاڵنگارانی کە هەیە. وایە دەرەدا وەکو وتم پێویستی ڕەوشەکەی پێویستی بە پێداچوونەوەیەکی ڕەنەگرانەی سەراسەری هەیە. ئەو پێداچوونەوەی بەشی لەوەیە کە لە 2023 لایەنی کوردستانی بەشدارن لە پرۆسەیەکی سیاسی لە عێراقدا. ئێستا ئێمە لە 2023 دای، یعنی 20 ساڵ تێپەڕە بێ بەسەر ئەم پرۆسەی سیاسی کە دوای ڕوخاندنی ڕژێمی دیکتاتۆری. ئایا ئەم پرۆسێ بکە خۆی ماوە؟ ئایا ئەو بژاردەیە کە وەختی خۆی لایەنە سیاسی کوردستانەکانیش بانگەشیان بۆ کرد بۆ لە چوارچێوەی فیدراڵیەت و لە چوارچێوەی ئەو دەستوورەی کە 2005 دروست بوو، ئایا ئەو بنەمایانە ماوە؟ ئەو کاتە باسی دیموکراتێتی تەوافقی دەکرا، ئایا چەمکی دیموکراتێتی تەوافقی ماوە؟ و دیسانەوە چۆن چەمکەکان تێکەڵە کرێ، دیموکراسی تەوافقی و حکوومەتی تەوافقی و حکوومەتی ئێتیلافی، هەموو ئەم چەمکانە تێکەڵە کرێ. مەبەستەکەش لەوەدایە کە تا ئێستا ئەو دەسەڵاتە و ئەو حکومڕانی کە هەیە لە عێراقدا
و کە پەیوەندی بە پێکاتەی دەوڵەتی عێراقەوە هەیە لەسەر ئەساسی ناوەندێتی ڕەهایە. بۆیە ئەگەر هەڵسەنگاندنێک هەبێ بۆ پرۆسی سیاسی لە عێراقدا لەوانەیە هەست بۆ بکەیت کە ئەم پرۆسە سیاسیە لە تونێلێکی داخراودا دەڕوا ئاسۆیەکی نییە. بەڵام گرفتەکەەوەی لایەنە سیاسەکان ئامادە نین پیاداچوونەوە بکەن بۆ ئەو پرۆسە سیاسی کە تێدان و زۆر لایەنە سیاسەکان باسی ئەوانە کرد کە بەشداریکردن لە عێراقی نوێدا لەسەر ئەساسی تەوافق و هاوسەنگی و شەراکەتە. بەڵام ئەسێ بنەمایە هەستێکی نەماوە بە شێوەیەکی زۆر باشە کاک دکتۆری ئەمە دەینە سەر ئەوەی ینی پەیوەندیەکانی هەولێر و بەغدا بەڵام بە ئەو پرسیارەش بکەین ینی ئەم بارودۆخی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەگوزەرێ پەیوەندی بەو تەوافق و سیستەمە حکومڕانیە کە لە بەغدا هەیە یان گیر و گرفتەکە لە ناو ماڵی کورد خۆیەتی لە ڕاستیە بەشێکی زۆری گیر و گرفتەکان کە من باسی ناوماڵی کورد دەکەین بۆ عقلەتە باسی ناوماڵی کورد دەکەین کە چۆن ماماڵە بکات لەگەر ئەو ئاڵانگارەیە کە لە دەرەوەی ماڵی کورد دێتە پێش ڕێڕەوی یان کاروانی بستنەوەی ڕزگاری خوازی نیشتیمانی کوردستان یان پرۆسی سیاسی لەناو خودی هەرێمی کوردستان. لێرەدا دوو پرۆسی سیاسیە پرۆسێکی سیاسیە لە عێراقدا کە ڕوبەڕووی گەورەترین قەیرانە بێتەوە کە قەیرانی دەوڵەتە ئیشکالاتی دەوڵەتە و پرۆسێکی سیاسی هەیە لە هەرێمی کوردستان کە لە 91 دەستی پێ کردووە. ئەم پرۆسە سیاسیە کە لە 91 دەستی پێ کردووە ڕوبەڕووی قەیرانێک بێتەوە کە قەیرانی حکومڕانیە. قەیرانی حکومڕانی لە بنەمایە ناوخۆییە هۆکاری ناوخۆیی هەیە. ئەم بەڵام لە هەمان کاتە مانای ئەوە نییە ئێمە لە دوورگەیەکی دابڕاو لە دەروبەراژین دەستێوەدانی دەرەکی نە بەغدا بێ جا وڵاتە دراوسەکان بێ وڵاتی دیکە بێت نەناو ئەم پرۆسە سیاسیە هەیە. ئەم دەستێوەردانانە زۆربەی دەستێوەردانێکی نێگەتیفانەیە دەستێوەردانێکی ئەرێنی نییە و تەنانەت ئەو دەستێوەردانانەی کە ئێمە بەناو ئەوەی کە باسێکن کە دۆستەکانمان هەنگاوی بۆ دەنێن جگەرەوە بۆ نمونە هەتا دەستەواژەی دۆستەکان دیسان و دەستەواژەیەکە تەفسیری جیاوازی بۆکرێ لای هەندێک کەس لەوانەیە هەندێک وڵاتی هەرێمی دۆست بێ لای هەندێک کەس ناو خۆمانە هەندێک وڵاتی هەرێمی دۆست نەبێ نەیار بێ بۆ نمونە. لەگەڵەوەشە ئەگەر باسی وڵات هەرێمایەتەکانیش نەکەین باسی دەرەوە بکەین کۆمەڵگای نێودەوڵەتی بکەین دیسانەوە پێداویستی گۆڕانکاری و پێداویستی چاکردنەوەی پرۆسی سیاسی لە کوردستانە ئایا لە چێوە سەرچاوەکەی بۆچی بگەڕێتەوە ئایا سەرچاوەکەی بگەڕێتەوە بۆ ڕازیکردنی کۆمەلگای نێودەوڵەتی یان سەرچاوەکەی بگەڕێتەوە بۆ ئەوەی وەکو پێداویستێکی ناوخۆیی وەکو پێداویستێکی بابەتی کە ئێمە پێویستمان بۆەوە هەیە کە لە هەلومەرجێکی ئاسایی بێ کە پرۆسێکی سیاسی ڕێکوپێک لە کوردستانە هەبێ لەسەر ئەساسی حکومڕانی دموکراسی مەدەنی وەگەل لەسەر ئەساسی کە تۆ دامەزراوەکان دەوری خۆی ببینێ تۆ دەستورت هەبێ لە کاتی خۆیان هەڵبژاردن لە کاتی خۆیان ئەنجام بدرێ کۆمەڵێک لەو بابەتانەی کە پەیوەندی بە چەمکی دەوڵەتی دامەزراوەکانەوە هەیە. بۆیە باسی دەوڵەتی دامەزراوەکانەکەین لەو ڕانگەیەوە کە دەوڵەتی دامەزراوەکان پێویستە بۆ پرۆسی سیاسی لە کوردستانان بۆ چاکردنەوەی بۆ چاکسازی لە حکومڕانیە. ئەجینا هەرچەند کە باسی چاکسازیە کرێ لە کوردستانە بە تایبەتی ئەم کابینەی پێشتر کابینێنەوە زۆرجا باسی چاکسازی کردووە پێم پێوە هەموو چاکسازەکەی کۆ کردەوە لە پێداچوونەوە بە سیستمی ڕێژەی موچەکان موچە لە کاتێکە چاکسازی دەوە دەست پێکا کە ئایا چاکسازی لە دەسەڵاتی دادوەری ئەکراوە ئەکرێە ناکرێ چاکسازی لە سیاسەتی ئابووری دەکرێت ناکرێ ئەم عقلیەتەی کە هەموو سیاستەکان بەرەوکەتی تایبەتی ڕەهایە ئایا ئەمە چاکسازیە یان تێکدانی شیرازەی ئابووریە جگەلەوە پشتبەستن بە تەواوەتی بە ئابووری بەرخۆر ئەوەی پێڵێن ئابووری ڕێعی ئایا ئەمە چاکسازیە یان چاکسازی نییە. لەبەرەوەکو وتم کوردستان پێویستی بە چاکسازیەکی هەمەلایینی هەیە بەڵام لە هەمان مەسەلە پێویستی بەدیدی چاکسازی هەیە. مەسەلەکە چاکسازی هەیە دروشم نییە. تۆ چی تەوێت لە چاکسازی؟ چاکسازیە کە ڕەنگ بداتەوە لەسەر ژیانی خەڵکی. چاکسازیە کە ڕەنگ بداتەوە کە پێگەی کوردستان لە عێراقدا لە دەوروبەردا لە ناوچەکەدا بەهێز بێت. چاکسازیە کە
سەروەری کوردستان پێشێل نەکرێ هێز دەستێوەردانی بیانی نەبێ تورکیا بە کەیفی خۆی سوپان نەنێرێ و قەسب نەکا ئێران بە کەیفی خۆی بردومان نەکا درۆن نەنێرێ واتە کە باسی چاکسازی لە حکومڕانیەکەین بێت تێکڕای ئەم وارانە بگرێتەوە کە بەداخەوە لە ئەجندەی حکوومەتە و لە جندەی لایەنەکانی دەسەڵاتدان نیە یانی کەواتە بەڕێستان پێتان وایە لێ کاتە ئێمە ژیرۆدەی دوو ئاڵنگاری گەورە بووینە هەم کێشە لە سیستەمی حکومڕانی مەسەلە لایەنە ئیداری و مالیەکەی و هەم کێشە سیاسیەکەش ئەم دوانە چۆن یعنی ئەکرێ لێ کاتە دوو کێشەی وا قوڵ و با بڵێین کاریگەر هەبێت لە هەرێمی کوردستان چۆن دەتوانێت ڕوبەڕووی تەحەدیەکان ببێتەوە مشتی لە هەردوو لایەنی دەسەڵات بەتایبەتی کە دایانەوێ مامەڵە لەگەڵ ئەم کێشانە بکەن بیر لە سازدانی حیزبیەکەنەوە یعنی بیر لەوە دەکەنەوە ئەم دوو لایەنە دابنیشن کۆبنەوە و اتفاقا لەسەر هەموو بابەتەکان ئەو اتفاقە بە عەقڵەتی شەراکەت بێ یان بە عەقڵەتی سازش بێ هەردوو لە پیان وایە بلەم لایەنەوە لەم جۆرە ڕێکەوتن نامانە چارەسەری کێشەکان نەکرێت ئەگەر بگەڕێەوە پێشتر لەو ڕێکەوتنانەی کە کراوە سەبارەت بە وەختی خۆی لە دوای یەکەمین هەڵبژاردن ڕێکەوتن نامەی 50-50 کە بۆ لە ئاکامەکەی بۆ شتەری ناخۆیی دوایەوە ئیتیفاقی استراتیژی دوایەوە ئیتیفاقی دووقۆڵی ئیتیفاقەکانی دامەزراندنی حکوومەت پرسیارەکە لەوەدا ئەم ڕێکەوتنانە بۆ سەر نەکەوتووە ئەمە پرسیارەکەیە ئەمانە ئەی بەدیل ڕوانگەی ئێوە لێرەدا پرسیارەکە وەکو جەناب دەڵێ بەدیل چییە بۆ بەردەوام نەبووە بۆ دوای چەند ماوەیە ڕێسەکە بۆتەوە خوری لێرەدا وەکو وتم لێرەدا بەدیلەکەی ئێستامان کە ئێستا باسی ڕۆژی ئێستاکەین باسی قێرانی ئێستاکەین دیسانەوە بەدیلەکەی ئیتیفاقی دووقۆڵی نییە بە بۆچوونی ئەمە بەدیلەکەی ئەوەیە کە یەکەمی هەنگاو دیالۆجێکی نیشتیمانی کوردستانی هەبێ ئەم دیالۆگە نیشتیمانی کوردستانیە نەک بە عەقڵێتی ڤیتۆ تا ئێستا پارتیەکێتی مامەڵە لەگەڵ بەڕی کوردستان بە عەقڵەتی ڤیتۆکەن یعنی هەردوو لا بێ من ڕازیم ئەگەر ڕازین ئەم ڕازینەم انتخابات ناکرێت لە کاتێکە انتخابات چ پەیوەندی بە بڕیاری حیزبەوەیە انتخابات بێ پەیوەندی بە یاسایەکەوە هەبێ کە دەستنیشانی کاتی انتخابات هەڵبژاردنەکە بۆ نمونە دیسانەوە ئەم حاڵەتیان هێنا چەپچێکیان بۆ دۆزیەوە نایان ڕەهەندی نیشتیمانی کە باسی ڕەهەندی نیشتیمانیەکەن وا دەخێنە ڕوو کە ڕەهەندی نیشتیمانی هەموو لایەنە سیاسەکان بەشدار بنتیایە و هەموو لایەنە سیاسەکان ساژبوون و ڕێکەوتنیان هەبێ لە کاتێکە ڕەهەندی نیشتیمانی بەنسبەت پارتیەکێتەوە ئیتیفاقی دووقۆڵی پارتیەکێتی لەو حاڵەتە واتە ئەم عەقڵیەتە چارەسەری کێشەکان ناکات چونکە پێشەوە تاقی کراوەتەوە چارەسەری کێشەکان ئەلتەرناتیڤ بۆ چارەسەری کێشەکان وەکوتم یەکەمین دیالۆگە بەس ئەم دیالۆگە ئەبێت دیالۆجێکی ڕەخنەگران نەبێ ئەبێت سوود لە ئەزمونەکانی پێشترۆ گیرابێ ئەبێت هێڵی سووردا نەڕابێ ئەبێ بە عەقڵەتی ئەوە نەبێ من یەک زۆنی خۆم هەیە بەرامبەرکەش دوانێکی تری هەیەوانە ئەبێ بە عەقڵەتی یەکپارچەیی هەرێمی کوردستان بێ نەک ئێستا وامان لێهاتۆ یەکپارچەی باسی یەکپارچەیی باشووری کوردستان ناکرێت ئێستا وەکوتم باسی یەکپارچەی هەرێمی کوردستانیش ناکرێت چۆ بە دوو زۆنی مامەڵاکرێت ئەم حاڵەتە ئەگەر هەبێ ئەم زەمینەیە هەبێ تۆ بیرەکەیتەوە لەوە دامەزراو دروستکەی واتە تۆ پێویستت بە دەستور هەیە پێویستت بە دادگای دەستوری کوردستان هەیە پێویستت بەوە هەیە کە تۆ دامەزراوەکان دەور ببینێ دەسەڵاتی دادوەری بە تەواوەتی سەر بەخۆ بێ پێویستت بەوە هەیە هەڵبژاردن لە کاتی خۆیان بکرێ نەبەسترێتەوە بۆ بڕیاری سیاسی دوو حزب یاسی حەزبی دیاری کرا پێویستت بەوە هەیە کە کۆمسیۆنێکی سەربەخۆی هەڵبژاردنە بێ بەمانە سەربەخۆ بێ نەک سەربەخۆن بێ سەربەخۆی ئەو حیزب ئەو حیزبە بێ ئەمە ئەساسی قەزیەکەیە تا ئەمە ڕوونەدا بۆ نمونە ئەگەر دیسانەوە عەقڵیەتەکەەوە بێ پارتویەکێتی دانیشن ئەو نامە بگۆڕێتەوە ئەو بڵێ ئەمە پرۆژێ منە ئەو بڵێ من ڕازیم لەوانەیە انتخاباتش بکرێ بەڵام ئایا کێشەکان حەلە بێ من پێم وایە کێشەکان لەوە حەل نابێ چارەسەرکردنی کێشە لە کوردستانە بە دامەزراوبوونی ڕەوشی کوردستان نەکرێت
چونکە قەیرانی حکومڕانی بە ئیتیفاقیاتی دووقۆڵی ئیتیفاقاتی حزبی چارەسەر ناکرێت. قەیرانی حکومڕانی یعنی پیاداچوونەوەیە بە سیاسەتی ئیداری، بە سیاسەتی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی، بە سیاسەتی دارایی، بە سیاسەتی ئابووری، بە سیاسەتی کەلتوری، بە سیاسەتی گۆڕانکاری کۆمەڵایەتی، بە سیاسەتی بوژانە و گەشتە پێدان. ئەگەر تۆ تێکڕای ئەم بابەتانە تۆ نەوێ بە ئەجندەی دیراسەکردنن، من پێم وایە هەموو بابەتەکان لەوە بێ فڵان سەرکردەی حزم نامەیە کە نێرێ ئەو نامەیەشترە دێنێتەوە ئیتیفاقەکەن ئەوڵێ من موادەرەم کوردانە نەخێن ئەوەش بێتە مزایەتەکردن ئەوڵێ من دەست پێشخەریم کردەوە ئەوڵێ نەخێن من دەست پێشخەریم کردووە لەم حاڵەتەیە. لەبەرەوە ئەمە بەشوونی ئەمە ڕێگا چارەسەرکردنی کێشەکان نییە. گەڕانەوە بۆ ئیرادەی گەل یعنی گەڕانەوەیە بە شێوەیەکی ڕەغنەگرانە بۆ هەڵسەنگاندنی کاروانی خۆمان لە حکومڕانیە و جگەلەوە بەشداریمان لە پرۆسی سیاسی عێراقدا. ئەم دوو شتە پێویستی بە پێداچوونەوەی. بەڵام بەڕێز دکتۆر کاوە ئەی پەرلەمان ئیرادەی گەل نییە، پەرلەمان گەل هەڵی نەبژاردووە، ئەی بۆ ئەویش بەشێک نییە لە دامەزراوە سەرچیەکانی هەرێمی کوردستان و جێتیشی تەشریعی نییە لە ڕاستیە؟ دیسانەوە کە باسی دامەزراوەکان نەکەین، باسی ئەوەکەین کە چۆن پەرلەمانێکی کارەمانەوێت. پرسیارەکە ئەوەیە بڕیاری دواخستنی هەڵبژاردن بڕیاری پەرلەمانە بۆچی لە حەقیقەتە و ڕاستە پەرلەمان دێ بیرەکاتەوە ماوەی تەمەنی خۆی درێژەکاتەوە، بەڵام چێ لە پشت بڕیارەکەوەیە چێ ئەو بڕیارە چێ وەری گرتووە وانە واتە دیسانەوە بۆ پرسیارەکەوان نەکرێت بۆچی ئەو بڕیارە درایانی ئەساسی قەزێکە بڕیارەکە لەوە درراوە ئەساسەکەی بەژەوەندی بە تەشی حیزبەتیە لە دەرەوەی ئەوە نییە، چکە لە هیچ کاتێکە شتێک نییە من بڵێ وەڵامی انتخابات ناکەم یان ئەم هەڵبژاردنە ئەبێ یاساکە بگۆڕێ یان ئەم هەڵبژاردننی چتێکرێ بە یاسایەکیکە. دیسانەوە ئەگەر ئەمە لۆژیکی مامەڵەکردن بێ دیسانەوە من بیرەکە وەڵا ئەم یاسایش لە بەرژەوەندی منە نییە با ئەم یاسایش بگۆڕێ بۆی لە بەرژەوەندی منابێ بۆ چۆننا هەڵبژاردن. هەڵبژاردن وان ناکرێت بە شێوەیەک وان ناکرێت. اینجا بەرپرسیاری ئەمە کەوێتە ئەسوی کێوە لە ڕاستیە بە پلەی یەکەم ئەکەوێتە ئەستۆی سەرۆکی هەرێمی کوردستان. ڕاستە سەرۆکی هەرێمی کوردستان وەختی دەستیشان کرد دەی انتخابات بکرێ، بەڵام دوایەوە وعدیدا بە هەموو لایەنە سیاسەکان بعدیدا بە هەموو لایەنە سیاسەکان کە من بێگەڕانەوە بۆ ئیجماعیەوە بۆ تەوافقەوە من موعد تحدید ناکەم، موعدێکی تر تحدید ناکەم. لە کاتێکە من پێم وایە سەرۆکی هەرێم نابێ بگەڕێتەوە بۆ هیچ لایەنێکی سیاسی بۆی موعد تحدیدکە، ئەو ئەبێ قانون تطبیقکە و هەروەها حکوومەت بێ ئەگە حکوومەتەکە عەقڵێتی زۆنی پارتی و زۆنی یەکێتی نەبێ ئەو بڕیارەی سەرۆکی هەرێم جێبەجێیەکە ئەڵێ بەڵێ من ئەوە تا هەڵبژاردنەکە لە کاتی خۆیان ئەنجامێدەم لەبەرەوە حکوومەتەکەش ئەو حکوومەتە نییە لەو حاڵەتەیە یعنی قانون جێبەجێ ناکە. لەبەرەوە وەکوتم ئەم حکوومەتە و لە سەرۆکی هەرێمەوە بگرە دوایەوە یەتەوە سەر حکوومەت قانونی جێبەجێ نەکردووە. زۆر باشە قسە لەسەر کاریگەریەکانی درێژکردنەوەی ماوەی پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستانەکەین بە تایبەتیش لە ڕووی یاسایی و دەستوریەوە کە ئێستا دادگای باڵای فیدراڵی عێراق دەوێت بیوروژێنێ، بەڵام دوای ناوبڕێک بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێک وەرەگرین و دواتر دەگەڕین وڵاتە. بینەرانی بەڕێز و خۆشەویست دووبارە سڵاوتان لێبێ. کاک دکتۆر باسی ئەوەمان کرد کە درێژکردنەوەی ماوەی پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان چ لێکەوتەیەکی دەبێت لە ڕووی یاسایی دەستوریەوە؟ بێگومان جەناب دەزانی و لەوانەیە بینەرانیش ئاگادارن کە چۆن ئێستا لە دادگای ئیتیحادی لە بەغدا ئەم بابەتە ئەو ڕوژێ وەکو چۆن بابەتەکانی ترش ڕوژان لەم بارەیەوە و مەبەست لە ورژانی ئەم بابەتە بەشێکە لەو ئاراستە سیاسیەی کە دادگای ئیتیحادی پەیڕەوی دەکات. پێش بۆ نمونە چەند ساڵی لەمەوە پێش ئەو سکاڵەیە کرا سەبارەت بە نادین نەوتی کوردستان، بەڵام ماوەی چەند ساڵێک دواخرا بۆ چونکە
ئاراستە نەکرابوو ئەوەی عەرێبەڵێ ئیعاز نەنێرابوو بۆ دادگای اتحادی کە ئەم دۆسەیە بجوڵێنێتەوە. یعنی ئێستا ئیعازیەکەیە بۆ ئەوەی ئەو دۆسیانە بەرامبەر بەرهەمی کوردستان ئەگەر تەماشای بکەین بۆمان دەرێکەیە کە ئیعازێکەیە ئاراستەیەکەیە بۆی ئەم دۆسیانە بجوڵێنەوە. یەکێ لەو دۆسای جوڵانەوە مەسەلەی نەود بوو و یەکێ لەو بابەتانەی دیکە مەسەلەی 200 ملیارەکە بوو. بەڵام یەکێ لە بابەتەکانی تر کە ڕاگەاندنیش باسی ناکە بڕیاری دادگای اتحادی 230 بوو کە پەیوەندی بە یاسای هەموارکردنەوەی یاسای باری کەسێتی هەیە لە کوردستانە کە لە بەپێی یاسای ژمارە 15 لە دو ساڵی 2008 لە هەرێمی کوردستانە ئەو بابەتە بڕگەی 5 لەو یاسای کە مادەی چلە لە یاسای باری کەسێتی عێراقی ژمارە 1970 ساڵی 59 کە ئەوە هەموارکرا بوو. بەڕێستان زنجیرە وتارێکتان لەسەر و بابەتە نووسی. بەڵێ کە ماوادا بە ژن ئەگەر مێرد ژنی دومی بەسەر هێنا کە داوای سکاڵا بکە لە بڵێن لە دادگا. ئەم بابەتە تەماشاکەین چێرەکەی حکوومەتی هەرێمی کوردستان پەرلەمان لەسەر قەزیەی نەوت کە مافیەیە یا مافی نییە هاتە جواب. لەسەر قەزیە 200 ملیارەکە هاتە جواب. بەس لەسەر ئەم بابەتە کە پەیوەندی بە پێشێتکردنی مافی ژنانەوە هەیە کە لە 2008ەوە بڕیاریش درراوە کە بەشێکە لە سەڵاحیاتی ئەوەی پێڵێن حەسری هەرێمی کوردستان کەچی لەمەدا وسکتە. بۆچی؟ ئەمە ڕنگدانەوەی عەقڵێتی پیاوسالاری حکوومەتی هەرێمی کوردستانە. ئەمە ڕنگدانەوەیەوە کە بابەتی مافی ژنان تەنها جاری وایە بۆ ڕێکلام بەکارهێنێ بەداخەوە. بەڵام کەیەتە سەر بابەتێکی سەرەکی ناچێت ڕوبەڕوو بێتەوە لە کاتێکە چاوەڕێیە کرا کە ڕوبەڕووی ئەم بابەتە بێتەوە عەلاقەل ناڕەزایەکی دەربڕێ سەبارەت بە بابەتە. ئەمە لایەنێک. لایەنێکی دیکە هەیە حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە سیاسیەکان کەوتنە گرفتێکی یاساییەوە سەبارەت بە مامەڵەکردن لەگەڵ دادگای اتحادی. یەکەم دادگای اتحادی بەپێی قانونی ئیدارەی دەوڵەتی کاتی بەرهەمە دروست بووە. واتە پێش دەستوری 2005 دروست بووە. لە دەستوری 2005دا دەستیشانی پێکهاتەی دادگای اتحادی کراوە و ئاماژە کراوە کە ئەم دادگای اتحادیە بە قانونێکی تایبەتیە بێ بەپێی دەستور. چۆ ئەو قانونە بێ لەسەر ئەساسی دەستورێت بێ ئەوەی پێڵێن دەستورەتی قانونەکە. لەوێ باسی ئەنجومەنی دادگای فیدراڵیەکە. لێرەدا بابێنە سەر ئەم بابەتە. یەکەمین ئەمان هاتن بۆ ئەوەی کە ئەو شوێنانە پڕکەنەوە چون سازشیان کرد و تعدیلی یاساکەی بۆ نمونە یاساکەی کاتی بەرێمەریان کرد کە دادگای اتحادی پێ دروست کرابووانە. لە کاتێکە کە تۆ تعدیلی ئەو یاسایەکەی ئەبێ ئەوەی پێڵەن نەفاس یعنی بڕیا بدەیت کە ئەو یاسایە کاری پێ بکەیت نەفاسی پێ بکەیت کە تۆ بڕیاری نەفاسدانتدا ئەچیتە ئەو خانەوەی کە لەگەڵ دەستورە ناگونجێ. باشە تۆ چۆن بڕیارە دەی کە قانونێک ئیشی پێ بکەیت بەڵام لەگەڵ دەستوری 2005 ناکۆبێت. لەبەرەوە ئەم لایەنە کوردستانیانە هەر بۆ ئەوەی بۆ تێپەڕکردنی چون ئەم سازشیان کرد کە سازشەکەش نادەستوریە. بەڵام لە نۆ قازیە دوانیان کوردن یعنی ئەتوانن. بەڵێ مەبەستەکەم چییە؟ بەس لەبەرەوەی ئەو ئالاسا کوردێک بێ جێشی تر بگرێتەوە کورد بێ سازشیان کرد کە ئەم سازش نادەستوریە. چکە تۆ ئەو قانە جێبەجەیەکێ ئەبێدان بە قانونەکە بنێ کەدان بە قانونەکە بنێ ئەبێ لەگە دەستورا بگونجێ بەڵام ئەو قانون لەگە دەستورا ناگونجێ کە لەگە دەستورا نەگونجە ناتوانین تعدیلیکەی. ئەمە خەڵک یەکێک. لێرەدا لایەنی کوردستانی نەچۆتە ئەو بابەتەی بڵێ بابە ئەم محکەمەیە خۆی نادەستوریە. ئەمە یەکێکە لە بابەتەکان. باشە بۆ لایەنی کوردستانی ناچێتە ئەوە خۆی سکاڵا بکە خۆی سکاڵا بکە لە دادگای اتحادی لە دادگای اتحادی ئەرە ئێوە دەستورین یان نادەستورین وانە ئەمە یەکێ لە بابەتەکان. قەزەیەکی تر هەیە وەکوتم ئەم بڕیارانی کە وەرەگرێ هەر هەمووی بەشێکە لە تەسیسکردن بە سیاسەتکردنی بڕیارەکانی دادگا. باش مەبەستم هەر دادگای اتحادی نییە. ئێستا بۆ نمونە ڕئیسی دادگای قەزا فایق زێدان ئەو تا لە نامەی هینە هاتووە کۆنگرسی ئەمریکا هاتووە کە سزا بدرێت چونکە پێشێلی یاساکە.
دوایی تۆ تەماشای جۆرێک لەو کەسایەتیانە بکەیت تەماشای ڕابردوویان بکەیت و تەماشای ئێستایان بکەیت ئەزانی پەیوەندەکانیان چۆن نییە لەبەرەوە بڵێ کاک دکتۆر شتێ سەرنجی ڕاشێشان بەڕاستی ئەمەوێ ڕوونکردنەوەی زیاترمان دەیتێ باسی ئەوت کرد کە پێشتر ئەم ڕێژوێنانە بەرامبەر بە هەرێمی کوردستان گیراوەتە بەر بەڵام ئیعاز نەبووە چی ئەمی ئازادا پێم وایە دادگای ئیتیحادی پەیوەندی بە دەسەڵاتی وەلایەکانەوە هەیە کە ئێستا لە حکومڕانە و پەیوەندی وەلایەکانیش ئەزانرێ پەیوەندیان بە چ دەوڵەتێکەوە هەیە و لەبەرەوە ئەم بابەتە پەیوەندی بە عیازی بڕیار و ئیعازی دەوڵەت هەرێمایەتەکان دەراشتەکانمانەوە هەیە کە ئاراستەی ئەم بابەتاکەن ئەمە لایەنێکی وە سوودیان وەگرتووە لەو ناکۆچیانەی کە لەناو خودی هەرێمی کوردستانە هەیە لەو حاڵەتانە لەبەرەوە کۆمەڵێک بابەت ئەو ڕژێنن تۆ تەماشاکە بڕژاندنی ئەو بابەتە پەیوەندی بە تێکەڵکردنی دۆستەکانەوە هەیە و هەروەها زمینەیەکی جەماوەریش خۆشەکەن بۆ تێپەڕکردنی هەموو بڕیارەکان مەسەلەن بۆ نمونەی مافی خانەنشینان بۆ باسکەم ئەو یاسایی کە تەطبیقی بێ لێرە یاسایەکی 2016 ئەگەر بەهەڵایان بووم تاریخەکەی ئەو یاسای لە خزمەتی خانەنشینان نییە چکە ڕادەی نزمی خانەنشینان ڕادەی موچەی نزمی خانەنشینان کەمە بە جۆرەی ئەو ڕادەیە نییە کە لە عێراقدایە و لە هەمان کاتە ئەو ڕێژەیە کە تەرخانەکرێ بۆ ئەوەی خانەنشینی بۆ حیساب بکرێت جیاوازی هەیە نێوان ئێرۆ نێوان ئەوەی کە خانەنشیانی لە عێراق دەستیانەکەوێت لێرە لێرەدا خانەنشینانی ئێرە چوون لەوێ شکاتیان کرد و دادگای ئیتیحادی بڕیارێکی دەرکرد بۆ ئەوەی کە ئەو یاسایە لە کوردستانە جێبەجێ بێ دەستوری نییە بێ بگەڕێتەوە بۆ یاساکەی عێراقی ئەمە دوو لایەنی هەیە لەلایەنێک دادگای ئیتیحادی ئەم بڕیارەکە بۆ ڕاکێشانی سۆزی خانەنشینان لەلایەشی تریەوە خانەنشینان مافی خۆیانە کە داوای چارەسەری ئەم بابەتە بکرێت لەبەرەوە ڕەوابوونی مافی خانەنشینان لەوە ناتوە کە دادگای ئیتیحادی بەغدا بڕیاری بۆ دەرکات لەوە هاتووە داواکارەکانیان ڕەوایە یعنی ئەبێ هەرێمی کوردستان ئەگەر بڕیار نەبێ لە دادگای ئیتیحادی بەغداوە و ئەگەر ڕێژەی خانەنشینان لە بەغا کەمتریش بێ ئەو داواکاریانەی کە لە کوردستان خانەنشینان داوایان کوردە ئەوە هەر ڕەوایە بەڵام کاتێک دادگای ئیتیحادی ئەمە ئیستیغلالەکە بەکاری دێنێ سۆزێک دروستەکە بۆ ئەوەی خەڵکەکە متمانەی نمێنێ بۆ حکوومەتی هەرێمی کوردستان لەبەرەوە داکۆچی ناکە لە مەسەلەی هەتا ئەوەی کە فرۆشتنی نەوتەکە 200 ملیارەکە خەڵکەکە جۆرێک لە گوێنەدان دێتە پێشەوە هۆکارەکەی بۆ چۆگرێتەوە من پێم وایە هۆکارەکەی بۆ ڕەفتار و کردەوەی هەرێمی کوردستان ئەگرێتەوە حکوومەتی هەرێمی کوردستان ئەگرێتەوە چونکە زمینەی متمانەی لەگەڵ خەڵکا دروست نەکردووە ئەو پەیوەندیە ئەو متمانەی لەگەڵ خەڵکان نییە چونکە ئەگەر ئەو متمانەی لەگەڵ خەڵکا بێ خەڵکەکە خۆی دیفاع حکوومەتەکەی خۆیەکە بەڵام لەبەرەوەی ئەو متمانەیە نییە خەڵکەشە پەلابا بۆ ئەملا لە کاتێکە ئەو داواکاریانەی ڕەوایە ئی خەڵکەکە خۆی لە ناوەڕووکدا لە شونازدا داواکارێکی ڕەوایە نەپێویستی بە بڕیاری بەغا هەیە نەپێویستی بە بڕیاری دادگای ئیتیحادیش هەیە ئەوەی کە پەیوەندی بە خانەنشینانەوەیە وەکو باسم کرد و ئەگەر حتا مافی خانەنشیان لە بەغا کەمتریش بێ خانەنشیان لە کوردستان حەقیان مافیان زیاترە چونکە ڕۆژی ئابووری لە کوردستان نوعێکی ترە ئاستیش بژێوی لە کوردستان بە شێوازێکی ترە پێداویستەکان شێوازێکی ترە مەبەستم ئەم تێکەڵکردنیە گرفتێک دروستەکە بۆ تێکڕای پرۆسەی سیاسی لە عێراقدا حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنەکان بەم عەقڵێتە بەرفراوانە مامەڵە لەگەڵ ئەم دۆسیەیە ناکەنەوەوانە لەبەرەوە جاری وایە دادگای ئیتیحادی بڕیارێکە داڵێ ئەم بڕیارە باش بوو چکە لە بەرژەوەندیەکی بەردەستیانەیە بەڵام کاتێک بڕیارێکی تەواوە ئەم بڕیارە خراپ بوو خۆی ناکرێت بڵێ ئەم بڕیارە باش بوو ئەم بڕیارە خراپ باشە خۆی ئەساسەکە ئەم بڕیارانەی دادگای ئیتیحادی بڕیارێکی سیاسیە ئەو ڕوژێنرێ لەلایەنی ترەوە ئاراستا ئەکرێوانە و بەعزێ هەندێک بڕیار وەرگەی کە دەسەڵاتی ئەو نییە پرسیارەکە وەیە جاری وایە دادگای ئیتیحادی خۆی دەستور پێشێ دەکات باشە لێرەدا چێ دەستورە پارێزێ لە دەستوری عێراقدا بەندێکی ئەڵێ سەرۆکۆمار دەستورە پارێزێ حامی دەستور وانە باشە سەرۆکەوار چۆن حامی دەستورە پرسیارەکەەوە لەوەدایە یعنی من هەوڵە دەم
جنابت مثلا يعني بابەتێک هینکەی لە بابەتەکانی بەرنامەکەت باسی واکرێت سەرۆکەمان حامی دەستورە بەش ئەم دەستورە سەرۆکەمان چ میکانیزمێکی هەیە بۆ حیمایەکردنی دەستور مافی ڤیتۆی نییە هەنیە جار تەماشای دەستورکە لە دەستورە هیچ میکانیزمێک نییە میکانیزمێکی ڕوون مثلا بۆ نمونە محکمەی اتحادی بڕیارەکانی قەتعیە وانە بەپێی دەستور کە بڕیارەکانی قەتعی بێمانایەوەیە کە سەرۆکۆمار مافی ئەوەی نییە تانە لە بڕیارەکانی بدا وانە واگەێنێ باشە چۆن توان دەستور پارێزێ لە کاتێکە ئەگە محکمەی اتحادی خۆی بڕیارەکانی پێشەکردنی دەستور بێ زۆر باشە ئەجا ئێمە بەم کێشە و ئاریشەی کە هەیە ئەوەی کە جەنابەت ئاماژەت پێکرد بەو سیستەمە حکومڕانیە بەو سیستەمە سیاسیە بڕیار وایە هەڵبژاردننیش ینی لەم ساڵدا هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجام بدرێ بەڕای بەڕێستان بەم بارودۆخۆ ئەتوانین بچینە هەڵبژاردنەوە وای لە ڕاستیە پێتان وایە ئەکری هەڵبژاردن بەم شێوەیە من پێم وایە ئێمە کاتێک لە برادەرمان هەیە لە پەرلەمان کاتێک لە پەرلەمان بابەتی دواخستنی هەڵبژاردن خراە ڕوو درێژکردنەوەی تەمەنی هەڵبژاردن باسکرا ئێمە لەگەڵ دواخستنی هەڵبژاردن نەبووین و لەگەڵ زیادکردنی تەمەنی پەرلەمانش نەبووین کە پەرلەمان لە کاتی خۆیە بۆ چونکە بێ باوەڕمان بە جێبەجێکردنی یاساکان هەبێ ناکرێت لە حاڵەتی پێشترە بۆ نمونە هەندێک ئەلومەر هاتوۆتە کایەوە بۆ نمونە شەڕی ناوخۆ هەبووە یان وەزعی دەستوری تاوا نەبووە لە کوردستانە کە دەستوری عێراقە بێ و کە ئاماژە بە مافەکانی هەرێمی کوردستان بگرێ حاڵەتێک کاتەوە پێشەوە کە لە چوارچەوەی ئەوەی پێڵە ناحیەی قانونی کە پەرلەمانی کوردستان دروست بووە پێڵەن حاڵەتی ئەمری واقع یعنی شتێک هاتوۆتە پێشەوە کە پەرلەمان دروست بووە لەوانەیە لەو حاڵەتە ئەو دواخستنە بەهۆی هەر هۆکارێکی دەرەکی بێ کە بیانوێکی هەبێ بەڵام ئێستا هیچ بیانوێک نەبووە بۆ دواخستنی هەڵبژاردنەکە بیانۆکە ئەوەیە وەڵا قانونەکە بگۆڕێ قانونەکە نەگۆڕێ مفۆزیە یا چییە من پێم وایە تێکرا بیانۆکان لە هەر لایەنێکەوە هاتبێ بیانووی سیاسیە بەڵام بەڕێز دکتۆر کاوی پێتان وایە یەک بازنەیی ڕەوایە لە کاتێکە عێراق زیاتر لە چەند بازنەیەکە مەسەلەن بۆەوەی هەژمونی حەزبی و هەژمونی کەسی بەسەر پرۆسەکەی زاڵ نەبێ ئەم مۆدێلە لە هەڵبژاردن هاتوۆتەکایەوە هەروەها مەسلەی تۆماری دەنگدەرانیش کە حەزبوو لایەنە مەسەلەن یەکێتی گۆڕان کۆمەڵی دادگەری یەکگرتووی ئیسلامی ئەوانە قسەیان لەسەری هەیە ئێوە یعنی ئێوە بۆ چونتان چییە؟ ئەوڵان سیستمی هەڵبژاردن لە جیهانە بەشێکی زۆری ئەو سیستەم هەڵبژاردنەی کە لە جیهانە بەتابەتی لێرەدا حکوومەتەکەمان باسی نمونەی ڕۆژ ئاواکە و پارتویەکێتی هەردوو لا جۆرێک لە عجابیان هەیە بۆ ڕۆژە ئاواشتیوە تەماشای ڕۆژ ئاوا کە ئەغڵبی سیستمی هەڵبژاردنەکان ینی پەرلەمانە یەک دایرەیە ئەمە یەک دوو وەختی خۆی لە عێراقدا یەک دایری هەبوو ئێستا لە هەڵبژاردننی پێش و دایرەکانیان کردە چەند هەشتا دایرە چەند دایرە دابەشیان کرد بوو ئێستا ئەوە یاسایەک هەیە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق یانێ واز لەو فرەدایرەی بێنن بگەڕێنەوە بۆ جۆرێک یەک دایرەی یان شێوازێک لە نزیک یەک دایرەی لەبەرەوە من پێم وایە تێکڕای ئەم بابەتانە ئەمانە هیچی موجب نییە بۆ دواخستنی هەڵبژاردن ئەی تۆماری دەنگدەران ئەمەیەک تۆماری ئەوەی کە پەیوەندی بە تۆماری دەنگدەران بوو هەر لە پێشەوە لە کۆبوونەکانی هەندێک کۆبوونەکان من ئامادە بووم پێش بڕیاری ئەوەی کە دوا بخرێ هەڵبژاردن دوا بخرێ اتفاقی کرابوو کە پشت بەستن بۆ تۆمارەی بە تۆماری دەنگدان کە لە عێراق داهاتوو ئەو تۆماری دەنگدانی کە لە عێراق داهاتوو بوو بە نمونە نەک ئەو تۆمارەی کە بڵین لە کوردستانەوە هەیە اتفاق لەسەر ئەوەش کرابوو یی مفۆزیە تۆ تەماشاکە بۆ چێرم بە شتەکە حیزبایەتیە یی کۆمسیۆن ئەو لایەنانە بە تۆنایی یەکگرتوو تێنا کۆمەڵی دادگەری گۆڕان تێنا باشە ئەم سێ لایەنەوە لەگەڵ پارتویەکێتیش لەسەر کۆمسیۆن متفق بوون بۆ پرسیارەکەوەیە بۆ لەسەر کۆمسیۆن بتێ ئەم کۆمسیۆن نەبێنێتەوە بۆچی
چونکە بەشی هەمویانی تایە چکە سەربەخۆ نییە واتە پێوەرەکە پێوەری بەرژەوەدی بە تەسکی حزبایەتیە ئەمە ئاساسەکەیە واتە دیسانەوە بەڵام یاساکە پەرلەمان دایناوە کۆمیسیۆن تەنها جهەتێکی تەنفیزیە لە ڕاستیان ناتوانێت دەستکاری یاساکە بکات. جانی من یاسا جیایە پێکاتە جیایە پێکاتەکە بەشیان کردووە یعنی بە نسبەیەک دابەشیان کردووە تا دابەشکردنەکە ئەوەندە زەخە تا تەنانەت هەموو فەرمانبەرەکان ئەگرێتەوە بە چایچوو بە سایقەوە یعنی ئەگەر پێکاتەی ئەوانەی لە کۆمیسیۆن ئیشەکەن بڵێن چەند کەسن بڵێن ئەگەر 200 کەس بێ ئەڵێن ئەوەندە کەسی بە سەرۆکی کۆمیسیۆنەوە تا چاکچەکە ئەوەندە کەسی پارتیە ئەوەندە یەکێتیە بە قائیمە هەیە بە دیستلامان هەیە ئێمە بەناو بە دیستلامان بەڵام ئەی بۆ چونتان بەرامبەر بە کۆتاکان چیەکان دکتۆر ئێمە بۆ چوونی ئێمە بەرامبەر کۆتەکان دەمێکە ئاماژەمە بۆ کردووە کە ئەو کۆتانە ئەتوانن دیستی تایبەتی خۆیان هەبێ ئەتوانن جێی تۆماری تایبەتی خۆیان هەبێ خەڵکی خۆیان دەنگ بە خۆیان بدەن و ئێمە ئەو بۆ چوونەمان خزۆتە ڕوو ئێمە بتومانە ئەوەی کە کۆتایە بە ئەوانەی کە شملی کۆتاکە ئەنی کۆتا بۆ نمونە بۆ تورکمانە با تورکمانەکان دەنگ بدەن بۆ کلد و ئاشورە با کلد و ئاشورەکان دەنگ بدەن بەڵام لە هەمان کاتە مانایەوە نییە ئەگەر یەشێک بۆ نمونە چکە عقلێتێک شتێ نەناو خودی حزبە تورکمانەکان یان نەناو خودی بڵێن بۆ نمونە حزبە ئاشوری کردارەکان ئەوان پێیان وایە ئیدابێ ئەو حزبە ئاشوری کردانی بێ حزبەکە نەک حزبێکی کوردستانی بێ یعنی بۆ نمونە سبێ ڕۆژ یەکێتی ناوی یەکێتی ناوی یەکێتی نیشتیمانی کوردستانە وانە پارتی ناوی پارتی دیموکراتی کوردستانە باشە وانە ئەم دوو لایەنە خۆ حەقی خۆیانە با پارتێک یا مایەکێتی خۆی تەرشێکە بەس ئەوەی کە دەنجی بۆ بدا با تورکمانەکە بێ یان با ئاشوورەکە دەنجی بۆ بدا بەڵام مەبەستمەوەیە کە پارتیەک یەکێتی خۆی تەرشێکە یان شووعێ خۆی تەرشێک بەلاتانەوە ئاسایە بەڵام دەنگدەرەکە لەو پێکاتێ ئەبێ ئەو مڕەشەحا خۆی لەو پێکاتەیە بێ یعنی خۆ ناکرێ ئەبێ ئەو کەسێک کە خۆی تەرشێکەکە خۆی پاڵێوێ ئەگەر پارتی بێ ئەگەر یەکێتی بێ ئەگەر کۆمۆنیست بێ ئەگەر کورد و ئاشور بێ تورکمان بێ خۆ بێ لە پێکاتەکە بێ وانە بەڵام وەکو فکر ئەبێ ئازادە خۆ نابێ بڵێ تۆ نابێ ئەوەی یەکێتی خۆی تەرشێکە نابێ بڵێ ئەوەی نابێ پارتی بێ خۆی تەرشێکە یا نابێ کۆمۆنیست بێ خۆی تەرشێکە هەردوو عقلێتەکە هەیە بەڵام ئەساسەکەەوەی چێ دەنجی بۆدا ئەوەی دەنجی بۆدا با ئەو پێکاتەیە خۆی دەنجی بۆ بدە بڵێ بەڕێز دکتۆر کاوە مەحموود سکرتێری حزبی شوعی کوردستان سواز بۆ شرۆڤە و زانیاریەکانت سەر چاوان بینەرانی بەڕێز و خۆشەی سواز بۆ هێشتا بەرنامەیەشی تر بەخواتان دەسپێرن خواتان لەگەڵ